ڕێز خۆشەویستی برادران چۆنن؟ بەخێر بێن هاوڕێیان ئێستا قسە و باز دەکەین تەلەفۆنیش لۆ مەلا حوسێن گردە ساڵی دەکەین تەلەفۆنیش بۆوی دەکەین بەس بە لێرەش بڵاوکەینەوە خێر بێن ئاوڕێیان سەرچاوی ئێمە ئێستا قسە و باز دەکەین لەسەر بە ئەو ڕاپۆرتەی ڕووداویش بینمە پێش بەخێر بێن ئاوڕێیان تا ئەندێک کەس دێت کەمێک خەڵکەوە دەبێت دووش بەڕاستی ئاستەکی زۆر نزم لەو لایەنگیری ئەو مەلایەنە دەردەبڕدرێ ئەنی بابەتێک کە تەرح دەکرێت بامان نا من غەڵەت بم هەرچەند ئێستا گفتوگۆ دەکەین چۆن دەکرێت ئەو ئاستە نزمە زبرا ئەو هەموو گوێنە ئەو هەموو سوکاتیە دەگوترێت لەسەر ئەو شاشەی کە هەموو خەڵکێک دەبینی ژن پیا و بەتەمەن باشە ناکرێت زمانشکە هەبێ غەڵەتم ڕەخنە دەگری ئەو زمانە زبرەی بەشێک لەو مەلایانە خەڵک فێر دەکەن یعنی هەست پێ ناکەن ئەوە ئاستەکی زۆر نزم و دۆڕانە جوێندان پەروەردەی یعنی ئەوانەی جوێن دەدەن بەبێ ئیستسنا لە هەر حزبێک بی بەڵام بڕوان پێ بکەن خەتەرترینیان پیسترینیان یەکەم ئەو لایەنگیری مەلایەنەنا بەشی زۆری ئەو مەلایەنەنا کە من ڕەخنەم لێگرتین و دوای ئەو پارتیەکان ئەو حزبەکانی تر و دەنجی ئۆپۆزیسیۆنیش وایە کاکە دەنجی ئۆپۆزیسیۆنیش جوێن دەدا لایڤ دەکە هەمووی جوێنە یعنی چ ئیستیفادە چی هەیە چ گفتوگۆیەکە ئێمە دەمانوێت ئەخلاق بگۆڕینیان ئەوە تو ویژدانتان 50 کەسم باند کرد بێزار بوو با خەڵک ببینی چ ئاستەچیان هەیە دایک و باوکتان پەروەردەی نەکردن زمانشکەتان هەبیت ئەو مەلایەنە پەروەردەتان ناکەن یان خۆتان کەسی بازاڕین ناکرێت زمانشکە لەگە یەکتر قسە بکەین یعنی ناکرێت کاکە دامان نامل غەڵەت ناکرێت یعنی جوێن بە دایک خوشکم نەدەی جوون بە من نەدەی وشەیتر نییە لە ئیسلامدا ئایا ئەو زمانە هەیە کە بتەوێ خەڵکێک ڕەخنەتان لێ بگری بەنمونە ڕەخنە لە مەلایەکەتان بگری ئەبێ بەس بەو زمانە زبرە قسە بکەی بەو زمانە دوو چۆن بە مطلقی قسە دەکەی کاچ خۆم لە هیچ شوێنێک من هەر شتێک دەبینم گوێ لە هەردوو لار ڕادەگرم گوێ لە هەردوو لار ڕادەگری ئەو کات دەتوانی وێنەیەکی حەقیقی بگری تۆ چۆن لە جێ خۆتەوە بڕیارتدایە تەواو مطلقە مطلقە چ شەرمێکە سۆسیال میدیا ژن جوێنی ئازنزمی بە مندایە لەو ئیسلامیانە لەو لایەنگیری ئەومە باشەی هاوا تۆ ئافرەتی وشەی کەر هەلەی گەڕێ یعنی ئاستەکە ئێمە دێین ئەو شەڕە دەکەین لە پێناوی گۆڕین لەو ئەوروپای لە بۆ مزامەلەمان نییە لەو بۆ خۆمانە بەڵام کاچ خۆم شەرم لە خۆتان بکەن چێ لە منی دیتە بەو ئاستە نزمە دابەزم لە بەرامبەر دەیان جار جوێنم پێدرایە جوێنی بازاڕیم پێدرایە جوابم نەدایتەوە لەبەر ئەوی نامەیە و کەلتورە قێزەوە نەبێ من کەوە دەڵێمەوە دەردەدڵێکە هاوڕێیان نەکی منی زۆربەی کارەسات نەوەیەک پەیدا بۆ بەس جوێن دەدا گفتوگۆی نییە با ئیسلامی بی باست بڕوات بە ئەوە هەبی ئەسڵەن کارەساتە ئەو وێنەی ئیسلامیەکە بەشێک لە ئیسلامیەکان دەردەبڕن بڕوا بکە هەزار ڕەحمەت لە پارتی وێچێتی ئێرهابیان هەیە زمانێکی زبریانی کاچ خۆم خەڵک چۆن خۆ نامانەوێت دەموچاوی پارتی بەنگۆ بگۆڕی خەڵک دەوێت ئەخلاقشکەی جوان بێتە ناو مەوزوع دوو ئەو درۆ دەلەسانە چییە لەسەر پارتی خۆم ئەو هەموو خۆی لەسەر ئێمە من ئێستا تەلەفۆن مەلا حوسێن گردە ساڵی دەکەم دڵنیابن ئەوە مەوعیدیشمان هەیە 5 دقەت شەم تاخیر بووم 5 دقەت شەم تاخیر بووم یعنی ئەو درۆیانە چییە پارتی هەزار سوکاتی پێکردینە ناوێری قسە بکەن یەک خەبەری وا هەبی دنیای دەخۆن دنیا
ناژێن قسە بکەن بڵێن دیاردەکە قێزەوەنا مەسیار فلیمەکە شتەکە ڕوویدایە قسە ناکە لەسە هەندێ تاوانەکە باز ناکە ئەوە قەحپەخانەیەکی گەورەیە بەڕێی من کە لە سوید نییە بۆ زانیاریتان لە سوید نییە ئەو شتە بە ئاشکرا ئەو سیغە و متعە و نازام ئەو شتانە دێ بەس دەڵێ ئەو خەبەرەکە ناڕاستە قسەیان نییە لەسەر ئەو دیاردە قێزەوەنەی دێ قسە لەسەر ئەوە دەکا خەبەرەکەی تو ناڕاستە دوو لەو هەموو دەوەی دێن 30 ملیۆن موسڵمان دێتە ئەو ئەوروپایی 30 ملیۆنی لێ دەژی لەو سویدەی من 500,000 موسڵمان دێ ئەو پارە حرامەی حرامە بچکە و ئەو وڵاتە سیستەمەکەی وادا ڕژە دژە ئیسلامە دژە باوەڕەکانی ئیسلامە هیچ شتێکی ڕەبتی بە ئیسلام نییە 30 ملیۆن ببورن من هاوڕێیان ئێستا ئەوە دەگەم 30 ملیۆنی لێ 30 ملیۆن لە سوید 500,000 هەموو ئەو پارەی حرامەی قەحپە و ڕێستورانگ و خەڵکی ئەوروپی وەکو گەزۆ دەخۆن ئیشیش ناکەن مزگەوتی پێ دروست دەکەن بڕوا بکە مەعاشیان پێ دەدرێت خەستەخانە ئەوانەی کە نارێن هۆمۆسێکسوێلە سەتا دووی سویدەوە سەتا دووشی ئیسلامە لە هەموو شوێنەکەیە ئەو وڵاتە هیچ ژینگەکی لەبار نیە و خەڵکەکی ئیسلامی بەڵام ئێستا مەجال بداتن نەک 30 ملیۆن 100 ملیۆنی کەس ڕووی تێ دەکات کەچی دێ لەسەر یەک جملەی لەسەما ئەوە دەکاتن پارتی ئەو پەڕی ئیهانە و سوکایەتیان دەکەن ئێمە دەچین دیفاع لە ئیسلامیەکان ناوێری بەس دێ بۆ گیانی ئێمە بڕۆ سەیرکەن 800 کۆمێن نووسرا ئەگەر 20 گفتوگۆ بی کورە شەرم لە خۆتان بکەن هاوڕێیان تەلەفۆن لۆ مەلا حوسێن گوردە چاڵی دەکەن ئەوە تەلەفۆنە لە بۆی ئەو کاتت باش مامۆستا بەڵێ سپاس دەکەم سپاس بەوەی کە بەشداری لەگەڵمان مامۆستا بەر لەوەی بچینە ناو باس و خواسەکان یان ئەوەی کە تو دەڵێی تۆمەتت لۆ هەڵبەستێنرایە دیارە هاوڕێیانە من ئەوڵم داوە لێرەیە بە ڤیدیۆ بێ لەگەڵم بی ئەو ئەڵێ ناتوانم هەر ئەوە دەتوانم بە هەر حاڵ بەو دەنگە دەنجی باشە هاوڕێیان خوا یەک دقە مامۆستا ئەگە بزانین دەنجی باشە دەنجی لەگاتە ئێوە ئەگە یەکێک لە بۆمان دەنجی تۆ بزانین دەنگت دەگاتێ چکۆ ئەگە دەنگت نەگاتێەوە چ دەنگت هیچ مشکلەی نییە بەڵام لە ڕێگام لە ئاجیمەران دەرچوومە بەرەو هەولێر دەگەڕێمەوە ئەگەر لەو ڕێگایە تۆزێکی شەبەکەمان بۆ پایابی ئاژینا من گرفتێکم نییە نانە من قەزم لە بۆ ناو ئەو لایڤەیە بەهەرحاڵ مامۆستا دەست بە قسە بکەین با دەست بە قسە بکەین پێ ناچیت دەنگت خراپ بی ئەوە کوڕەکەشم لەو لا ئەوە دەکات دەڵێ دەنگ باشە مامۆستا من پێم باشە بەر لەوەی بچینە ناو ئەو شتەیە چکو مسیار حاڵەتەکە هەموو کەس نازانی دەکرێ قسەک لە بۆمان لێک دوو دەقەدە لە بۆمان باسکەی مسیار چییە چ نییە چکو هەموو کەس وەکوێوە نازانێ بەڵێ مامۆستای تر هەیە ئەهلی عیلمە ئەو دەتوانێت ئەو بابەتەی شەرحکەم پەیوەندی بە من وەنیە مۆزوعە باشە تۆش مەلای وەنیان وەڵامی ئەو پرسیارت نادەمەوە چکە ئەو پرسیارێکی شەرعیە پەیوەندی بە تۆ نییە و هەر پرسیارێک بکەی منیش پرسیارێکی لێ دەکەم ئەو جە گفتوگۆیەکەمان دەست پێ دەکەین بەسەر چاو چت هەیە بپرسە بەس من یەک پرسیار لێ یەکەم تۆ ئێستا پرسیاری خۆت کردە من وەڵام نەدایەوە منیش پرسیارێکی جەنابەت دەکەم فەرموو ئەتوو موسڵمانی یان مارکسی وەڵامی ئەو پرسیارمان بدەوە زەحمەت نەبی ئەتوو لە چێ ئەو خەواڵەت هینایەکە من مارکسیم یعنی ئەوە پرسیار بڵێوانی مەکاکە بڵێوانی عەزیزەکەم مارکسی مسلمانم ئەمن کابرایەکی چەپ بوویمە ئەو وڵاتەی منیش تێدا دەژی یەک دقە لۆت شەرعەکەم تکایە بە ئەوە مەبە چەپ بوویمە لە ژیانم عزبی شوعی نەبوویمە لە ژیانم کابرایەکی چەپ نەبوومە یەک ساڵ لە تەلەڤیزیۆنی ئازادی وەک کەسێکی سەربەخۆ ئیشم کردیە تۆ بوختان دەکەی مامۆستا لە یەکەم خاڵتە تەحەدات دەکەم
نا بەیاننامەت بڵاو کردەوە بە من دەڵێت و بوختان دەکەی بە خۆت بوختانت کردیا ئەڵێ ئەوە شوعی بووە من کابراایەکی سەپی کوردستانی بوومە لە ڕێک یەک دەقە ئەمنەتون بینیە کاکە ئەمنەتون بینیە لەگەڵ شوعیان ئەوە ڕسمت هەیە شتت هەیە لەگەڵ شوعیان برای عەزیزم کورە براکەمەوە نوکتەیە من دەڵێم لە تەلەڤیزیۆنی ئازادیشم کردیە برادەر من یەکگرتوش برادەرمە باشە وەڵامان بدەوە بڵێ کاکە هەڵمیمە ئێستا تو مسلمانی یا مسلمانی وەڵامی پرسیارم بدەوە برا بێگومانە من لەو ژینگە ئیسلامیە گەورە بوویمە بابم مسلمانە دایکم مسلمانە ئەمن کەسێکی علمانیم مامۆستا ئەمن کەسێکی علمانیم ڕێز دەگرم لە ئیسلام هیچ دژی ئیسلام نیم ئەو قسانە بەدەوی ئێمە مەکە من پرسیارەکەی منی زۆر ڕوون بوو بوختان بۆ دەکەی قسەم بەدەمی تو نەکردیە بابا تو کردیە مسلمانی یا مسلمانی بەس ئەوەندە پرسیارە بڵێ کاکە مسلمانم یا مسلمان نیمە مامۆستا نامشەوەش نیم بە قوربان تۆ بوختانت کردیە بەلاغەکرد دەرکردی زۆر مشتەوەش بووی بڵێ کاکە من مسلمان نیمە کاکە من مسلمانم یەک وەڵاممان دەوێتن فەرموو کاکە یەک دقە خەڵک دەبی ڕوونکردنەوەتان لۆ بدا تۆ بەلاغت دەرکردیە کە من کەسێکی شوعیم من تەحەدات دەکەم ئەوە هەزاران هاوڕێی شوعی هەنا من هەموو نەوع ڕەنگ و دەنگەکە بووە من کابراایەکی سەپی کوردستانی بوومە ئەو خێر و بەرەکەتەی 30 ملیۆن ئیسلامیش لە ئەوروپا دەبینی لە بەرەبوومی چەپە لە ئەوروپای نەک بەرەبوومی ئیسلامی ئازانم ئەوە یەک ئاخر نهاتوو بە من دەڵێ وەکو تومەت لەسەر بابەتی چەپ و ئەلمانی قسە لەگەڵ دەکەم باشە من پرسیارێکم لێ کردیە تۆ مەلایەکی ئاینی بابە وەڵام داوە دەزانین چێ با نەبتە ئەو تەهەڕوب من پێم گوتی کابراایەکی علمانیم دەزانی بۆ پرسیارە دەکەم یەک دقیقە کادر یەک دقیقە زانی بۆ پرسیارە دەکەم وەبی خەڵک بزانی ئەو خەڵکە غافلەی کە بەناو مسلمانە بە قسەی کابراایەکی وەکو تۆ باوەڕ نەکە ئەدەبێ پێم بڵێ مسلمانی یا مسلمانی دەبێ وەڵامی یعنی ئەتوو سەدام حوسێن یەک دقە ئێوە زۆر ئەندێ ئەوەتان هەیە ئەو 1 ملیار و یەک دقە تخوا 1 ملیار و نیو مرۆڤ خۆی پێ مسلمانە 1 ملیار و نیو وەرە بزانە دزی کوشتن فەساد هەڵاتن لە دەست ئەو سیستەمانە یەک دقە تخوا با بە پەیام بگێنی ئەما گفتوگۆ دەکەی زەوق خۆتە کاچ خۆ من پێم گوتی کەسێکی علمانیم زۆر ڕوونە بەس ئەتوو تەهەڕب لە مەسیار دەکەی باشە مەڵێ علمانیمە مەڵێ علمانی مسلمانی علمانی واتە ڕێز دەگری کاکە ئەلفوبایە بە قوربان ئەلفوبایە ئەنی پێویست دەکە یعنی ئەنگۆوەتان لا گرنگە منە لێرە برێ مسلمانم یا مسلمان نیم ئەوە لای تو گرنگە مسلمانم براکەم زۆر بەلای منەوە گرنگە هەتا خەڵک بزانی ئەوەی کە بڕوا بە تۆ دەکا بە کەسێکی مسلمانە یان بە کەسێکی ملحیدە بەلایم گرنگە ئەوەی تر منە ئەتوو بۆ خۆت ئازاد و سەربەستی چ دینێکە لەبژێری چاین و ئایدۆلۆژیەکە ئەمن دژەدینم من گرنگە بۆ خەڵکی ڕوون بێتەوە ئەتوو مسلمانی یا مسلمانی چێ گوتی من دژەدینم چێوەی گوتیە لەکوێ من لە قسانم کردیا ئەمن نەمگوتێ دینی ئەمن پرسیار لە تو دەکەم پرسیار ئەمە بێگومان لەسەر هەر یەکەسی لە هەموو شتێک ئەزانی چی ئێستا تو مەیسوە ناو ئەو بابەتە وەرە من بەڕوونی پێم گوتیەوە لۆ خەڵک ڕوونکەوە مسیار چیە لۆ جوابی مسیار نادەیەوە کەسێکی زۆر سادەیە بێگومان من لە ژینگەی ئیسلامیما لە ساویە نووسرایە مسلمانم خۆ قابلە مەسیحی نیم بەڵێ بەس پرسیارەکە زۆر ڕوونە ئەگەنا دەچمە سەر پرسیاریت کاک گردە چاڵی کاک حوسێن دەچمە سەر پرسیاریت کە بە هەموو نقاشەکە لەسەر ئەوە نەبی بە ملیار و نیوەک ئیسلام هەیە سەتانوهەتی نەک سەتانوهەتی زۆرترین ئەوە یعنی باگراوندەوە نییە شەرم مەکە ژێ لە برات بگرە شەرم مەکە ئاتا ئێستا بۆم ڕەو نەبیتەوە کە مسلمانی یا مسلمانی بەس شەرم مەکە کاکە من بەڕوونی جوابم دایتەوە بێکەم و کورتی بڵێ من کابراایەکی چەپم مسلمان نیمە فەخر و شانازی بە چەپایەتی خۆشم دەکەم کاکە وا بڵێ منیش کە حوسێن گردەچاریمە قسەی لەگەڵ تو دەکەم کابراایەکی مسلمانم 100% بڕوا و یەقین و فەخر و شانازی بەو دینەوە دەکەم وەبی ئەو خەڵکەی کە گوێی لێبوو لە گفتوگۆی مناقەشەی من و تۆ بوو بزانی تۆ کەسێکی مسلمان نی
ئەودا دەچین ناو گفتوگویەکەی من نەم چونکە گوتم هەردووکمان مسلمان پێش نیم. مناقەشە دەبێ ئاین و ئایدۆلۆژیا من بێتە ڕوون بێتەوە ئەو دەچین ناو مناقەشەکەی براکەم هەر ئێستا قسە بکە براکەم ملیار و نیوەک هەیە لانگۆ یەخفای ئەمن قەوس برای تو نیمە ئێستا برای تو نیمە ای باشە ئێستا برای تو نیمە سکولەنیە چونکە کاک غیرە حوسێن مسلمانی بە برای خۆم نازانم من نەمگوتی ئیسلامی بەهەرحاڵ کاک حوسێن مەلایەکی ئیسلامی هەیە زۆر جوانە ئەڵێ ئەمە لە زیاد خوای بەم دیڤارەی دەبەمە بەهەشت قەت نایبەم با بڕوای بە دین نەبی بەس ئەو خزمەتەی ئەو بە ئینسانیەتی کردیە کەس نەیکردی ئەوە مەلایەک سووریە توخوای قەوز لە بۆ تو نییە لە بۆ ئەوانەما ئێوە هەزار شتی جوان بکەیت لەو دنیاە هەموو بە شەریعەت بە جەنابیشتەوە بەو مۆبیلەش بەکاردەینی بەو سیارەش وا پێداشۆی بەو عیلاج و دەرمانە ئی علمانیەکانە هەمووی بەکاردەینن هیچتان نییە بەس ئەوەتان لاگرانە ئەگەر یەکێک بڵێ ئەمن ئیسلامم بەڵام یعنی هیچ تەحەڕوکتان هیچتان پێ نییە بەس گفتوگۆتان لەسەر ئەوەیە ئیسلامیە یعنی ئەوەی لا گرنگە ئەگەر ئەتو ئەو هەموو خزمەت و خەبات و تێکۆشانە کە من دوو مانگی جەنابەت چوومە ناو فەیسبووکت یەک دێرت نییە لەسەر ئازاری خەڵک ئەمن 24 ساڵە لە ئەوروپام لەسەر ئازاری خەڵکت نییە دوو مانگ چوومە ناو فەیسبووکت هیچ نەبوو هەموو عمرمان 40 ساڵە لە ناو خەباتەی ئەوەی لا گرنگە مسلمانی یا مسلمانی نوێژ دەکەی یا ناکەی لە کاتێکدا سەدان حەرەکاتی ئیسلامی ئیرهابی هەنا مرۆڤ ئاوا وەکو حەیوان سەرەبڕن بە ناوی ئیسلامیش ملیارێک و نیو هەیە من دەمێ ئەوم لۆ خەڵکە لە توم نییە ملیار و نیوەک هەیە هەمووی تەحەڕک دەکە لۆ ئەو ئەوروپایی کە چەپە بەو پارێش من دڵنیام هەزارانی وەکونگۆ لۆی دێتەوە وەکو گەزۆ دەخوا بچینە سەر پرسیارەکە مامۆستا تۆ دەڵێ تۆ بەبەر هاوڕێیان مسیار ئەوەی ئەو قەپاتی کرد لۆی دەکەینەوە هاوڕێیان مسیار دەبی ڕوونکردنەوە بدرێ برا وەڵڵا منیش بە تەواوەتی نازانم ئەلۆ بەس ئەوە لایوان گرنگە کە گوتت ئیسلامم نوێژ دەکەم ئیتر لە پەنای هەندێ چ دەکەی چ ناکەی لایەن زۆر ئاسایە من ئەڵێم با بە باوکو لە باگراوندێکی ئیسلامیم بەس درۆ ناکەم بڵێم هەوم نوێژ دەکەم ڕۆژ دەکەم ئەو ئەخر 1.5 ملیار هەیە کاکە من لە وڵاتێک دەژین بەڕاست جواب ناداتەوە دیارە ناوێ هاوڕێیان زەو خۆتی من لۆشی ناکەمەوە لە سەدە سینگۆ ئەوە تەلەفۆنی مەلایە جواب ناداتەوە ئەوە ناو ئەگە لە تەکتیک پێی هەڵات دوونێ لەگە ڕووداوی شەمان کەتنی کردیە باشە هەمان کەتنی کردیە بەس کێشەیان ئەوەیە بڵێ ئیسلامی نوێژ دەکەی تەواو ئیتر فێڵ دەکەی درۆ دەکەی دەبیە داعش دەبیە قاعیدە هیچ گرنگ نییە برادران من بەرپرسم لەو شتەیە ما دامودەستگایەکی گەورەمان نییە تا بە دواتچوون بکەین من دوێنێ هاوڕێیەک ئاگاداری کردمەوە گوتی ئەوەی ڕاپۆرتەی ڕوودا و مەلا حوسێن گردە ساڵیە مەلا حوسێن گردە ساڵیە بە دواتچوونم کردم دڵنیای ئەو هاوڕێیە دەمەکە دەیناسم دەمەکە گوتی هیچ مەترسێ ئەوە تەحەداشی بکە ئەمن دەزانم تەحەدای ئەو مەلایە دەکەم ئەگەر ئەو نەبی تەحەڕک دەکەم بەڵام ڕووداو ئەگەر مەلا حوسێن گردە ساڵی جورئەتت هەیە بڕۆ لەگەڵ ڕووداو لقا بکە هاوڕێیان لەسەر دەستی ئێوە ئەگەر ئەو نەبوو ئەمن ئامادەم داوای لێبوردن دەکەم تەحەدا دەکەم ئەگەر دوێنێ پێرێکەیە ڕووداو لقای لەگەل نەکردبی تەلەفۆنی لەسەر قەپات نەکردبن گوتی ناکەم ئەو کەی مشکلێنگۆیە باشە تەحەدای دەکەم ئەگەر ژنەکە پیاوەکەی قسەیان کرد بینیان گوتی مەلا حوسێن گردە ساڵیە بەڵام بێگومان کاکە چێ دێ بڵێ ئەمن هەوم چێ دێ بڵێ من ئەوم کام تاوانبارتان دیتیە کام ئەوەتان کردیە من هەوڵمدا لەگەرەوە ئافرەتە قسە بکەم لەگەڵ ئافرەتە قسە بکەم وتیان کاکە گەلە خەتەرە یعنی کودێ کوشتنی لەسەرە لۆ مەحکەمەش ناچیتن
حتى إقناع كرايا برشقي بدي قصي كديا ملا حسين قرد صالي أجر راز ذكي بفرمو برو لقر رودا ولقر بيام بوابزانم قصي لقلبك هاوريان بروان بيبكن ببروان نقل يكسر ساعة ولا سيسر ساعة بسيط أو ملا حسين التلفون يعني كرديا بيان قوتيا أتوي دو كسبي قوتيا حتى أو دنجي للرودا وبلاويتو أو تنمتي قصي بيانا يك دقة بوتيان دنج ورايا راستا بلام دنجيويا مامۆستا ئاینیەکە و ئەم ژنەیە لە دوای چیابوونەوەیان مامۆستا ئەوە قەدرێکی زۆر زەگەڵێت لە خۆم دێزانم بەڵام پارم هیچ شێوێ قبولەکەم ڕێکنی تێداتم شێ تابعك خرجت بمشيتها طبعا يقصي برامج الخزان يقصي برامج في برامج يقصي أدري أما ترى أبيض جاب نور ده باش أما تلفون يصير كده كمكاتب أما أتونا بينا كان سنة متاكدية بالتلفون بيديك باسی چیرۆکەکەم بۆ لیژنەی فتوان کرد لێ برسین ئایا خانم هاوڕێیان دڵنیابن جێبدەن ئەو دەنجی هەردوو کچەکە و کوڕەکە و هەرسێک گۆڕایە ئەوە مەلا حوسێن گردە چاڵیە مەلا حوسێن گردە چاڵی ئەگە ناترسی بڕۆ لەگەڵ ڕوودا و لقا بکە باشە بڕۆ لەگەڵ ڕوودا و لقا بکە بڕۆ ئەمن يعني أو تدام نابو بيبلم أجر جرأته تبرو خل جر دار لقاب كلا جمام أو دليونية برون سيري كان أوريان أو وصفي بعض ذاك سيمن دالي هي 80 زيك تلو بين صالة رين بي تلو سي تلو تاربي بزعنا ملا حسين قرد صاليا أن كذا شيء مشهورة لفيسبوك لتورك وملايتي كان هم أو دقرتوا يعني بس أوان وكومانين أمر راش كايو ومبوتيا وأول ملاد أمادني رسم مسيار قصب كلا بري مسيار ياديك لو بس رابواردنا حتى صيغة مسيار دو رابواردين كزور شكل جلنا أو ملا بشكل ملاكا بلام تهرب دك حتى لسوي شيء مسيار كناوي كأوا بياي عيني دبي الشرع بكلبو من ككسك مناص كاك عمل خولا مش شارزانيم لا إسلام هم شارزانيم بو يقصيل صناكم هاوري أنا من قصيل صناكم بباج مخرا لينا ظالم إنا بزاني إناش ما يوش بميقل بقركم تكو من ليرة لدايك بو معاه سويديا كريستين درسهم إلا هندج لدايك بو معاه مانقام دا فرسيان بو زيدا بوم يعني تو لولاتك هل لدايك دبي أو عينو أو لمليدة بيت بلام إما همومان ريز لهمو بيرو باورش عيني دقرين من ريز لو ملا عيني استاش تشجوي ملا عمر دي بقاي شوكتو همو ملا كان إمام موسى علاء الدين السجادي ملا محمد مدرس أوانا تخزمتك إسلام وكردواريان تيكر تشيش كدبو بس كاج خمانا هاتينا ناق بس بروا بوابا خلق دا كان كا زلزال كرقايتش قورية سريدة لقيان أو تغزبي خدايا لخلق دا جيجي يعني يمو علم وطبيان نشتو أويا بخوشان همو لخستخانة كانن هموشتك ملحدة كان بكاردي ملحد لا آمير لا هموشتك هيتيان بينيا هموي بكارديني بلام أولا لا قرينجن يش لك إيانا تخزمتك إنسانيت كرايا أو همو طبا هيت أونيا فارعلا رأي مناتو أنا مويكا من تحداي دا كان باب سيويري لغا رداو لقابك باشا أقر دويري باب سيويري لغا رداو لقابك وعو دنجا أقر إيوي نبي بس دنجان قوريا نمتق سيوي نبي وعو جنوب بياوا بهاتي بيروزيا لنايويان قوتي من لو زيادة ناتو أنا مش عند الشتي مسألة أخلاقي ستساوي خومانا براكم خلقنا لايك مالوكم بعد بري ملاو ستساوي ببني قوت بلام تحداي دكم باشتري نمونا برو بفرمو ملا قردة صالي برو لقا رداو لقابك أقا ناترسي برو بلي قادر نادر دلي أو قمانا لسمنا أو وصفاني باستان كردية هموي لسمن تدويق دابيت هموي لسمن تدويق كومالك
ئاژەڵیان نەهێشت هاوڕێیان لە کوردستان ناقی ببڕنەوە لە نیشتە و نیشتەکاری ئەو بوونەوەرە جوانەی کە ئەو هەموو خزمەتەی مرۆڤایەتی دەکات خزمەتی مرۆڤایەتی دەکاتن یعنی ئەو هەموو بە علم و طبیان بوویتە نیشتە بوویتە ئەو مەسەلانە هیچیان پێ نییە لەسەر ئازاری خەڵک ئەو مەلایانە دوو قسە ناکەن بە سەدان کەسیان وەکو مەلا هوشیار دەگیرێ مەلا ئیسماعیل سوسەیی دەگیرێ لە حیزبەکەی ویە جورئەت ناکە قسە بکەیان دۆستیتی ڕیشی مەلا دەسووتێ قسە ناکە بەڵام دێ لەسەر ئێمەمانان یەک شتە هەموو نەکەر ئەوان زۆربەی هەرە زۆری ئێوەش ئەو کۆمەند نووسانە جورئەتتان لە بەرامبەر ئەو هەموو سوکاتێ بە قورئان بە ئیسلام بە مزگەوت نییە پشتیوان سادق چی لە مەلاکانتان کرد جورئەتتان نییە یەک پۆستی لەسەر بکەن بەس خەڵکێک کە بێدەسەڵ ئەوە بی ماکتی نەبێ بە هەزارانتان دێن خۆتان دەکەنە ئیسلامی عیار 24 بەهەرحاڵ هاوڕێیان من ئەوەم نییە من خەباتی من دیارە من ئیش بۆ ئینسانیەت دەکەم لە ئینسانیەتیش هەموو ئاینەکان هەیە من لە وڵاتە دەژیم سەد نەتەوەی تێدایە سەدان ئاینی تێدایە و ئیسلام بەشەکە لەو ئەوەیە و ئەوانە درۆ دەکەن بڕوان پێ بکە ئێستا دەرگەی ئەوروپا بکرێتەوە وەکو دیتان لە 2015 و 17 بە ملیۆنان بەڕێکەت ئەگەر ئەو وڵاتانە ئەوەندە لایەن مولحید و کافرە لۆ دێن بە جددیمە لۆ دێن کە ژینگە کە هیچی وانی تێدا نییە هاوڕێیان قسەی ترم نییە من هەر ئەوەندەیە زانیاریە بەسم بەڵگەی ڤیدیۆی لە چێ بینم من ئەڵێم ئەگەر ئەو مەلایە ڕاز دەکە با بچی وێری لەکە لە ڕوودا و لەقا بکە باشە من هەر ئەوەندە دەڵێم لەبەرەوە سەر چاوی بە منی گۆچی ئەو زانیاریانەی من هەیە سەدا سەد ئەو کابرایە سەدا سەدی گۆدوتی هیچ مەپرسێ ئێستا ژێرەوە دەرێم بفەرموو مەلا حوسێن گردە چاڵی بڕۆ لەگەر ڕوودا و لەگەر پەیام خان قسە بکە بڕۆ برێ قادر نادر وەدەرێ بڕۆ برێ خەڵگە و تۆمەتەم لەوەڵ دەبەستی ئەمە نەفی دەکەم ئەگە خۆی تووڕە نەکردبی ئەگە هەڵ نەچوو بیتن ئەگە نەیگۆتبی ئەوە گەندەڵی دنیایەکەی لۆ دێن تەشقەڵە بە من دەکەن ئەزە حە قسە چی لەگە هەر مەلایەشەکەی دەرێ دژی خوددان دژی پێغەمبەر وە چیوانە هەر ئەوە شەڕیان ینی تاڕوبیان بەو نەوعەیە کو هەر بێن شۆڕەگەوە فەرهاد پیربار زارێک شتێکم خوێندەوە دزیە چی کرد بە تێکستەچی قسەیان لەسەر کرد و کردوێ کات و هاوار و هەرایەک و گەندانیشە گوتی کولێ دەگەڕم دزیەکەم ئاشکرا بیت ئەو مەلایە هەمان شتی کرد من بەس پرسیاری مسیاری لێ دەکەم ئەو بەهەرحاڵ ئاوڕیانەوە دیتە من بەرپرسم وەکو مەسەلەیەکی ئەخلاقی بەڵام ئێمەش غەڵەت دەکەن کاکە خۆمە بەشەرین خۆمە حیزبێکی گەورە و گرانمان لە پشت نییە کۆمەڵی کەسی لەو ئەوروپایە شەڕی ئەرز و ئاسمانتان لۆ دەکەین کە دەڵێم دەکەین لەبەرەوەی ئەمن هیچ معاناتەکەم نییە لێرە معاناتی من ئەخلاقیە کە ڕەبتم بەقەت تووشی سەری هەموو ئەوانەی زوێنیان پێدامە ئیشم لە بۆ ئازادی کردیە لە بۆ دادپەروەری کردیە کە بەشێکی لەوانە لە بۆ بەشی شێر لەوانە لە بۆ ئیسلامیەکانیش بووە لە بۆ ئیسلام بە ساڵخ ئەو کردیە باوەڕی خۆمە لۆم کردینە بڕۆم بپرسنە زیندانەکانی ئیسلامی لە مەحەتەی لە هەمووانەی جیرانە لە بندەستی پارتیەکێتی بەس بێزار بووم خۆیان لەو ئەوروپای بە ملیۆنەهانن ناوێرن یەکت چەند خۆپیشاندانە کاری چالاکیی بکەن نیتیان نایەن من 24 ساڵ لەو ئەوروپای لە سەجادە و خۆپیشاندانم کردیە تەحەدا دەکەم دوو ئیسلامی بێ لۆ جیرانی دەیان چی جیران و تیۆری ئیسلامیەکانی خۆشە لەو سویدەی بەڵام وەی ئەگەر کەسێکی بێدەسەڵات وەکو ئێمە قسە بکە ملیۆن ئیسلامی ڕێز دەبی جوێنی ئازنەزم ئێرهاب دەستیت هەبێ پارچە پارچە دەکە بەڵام هەماشت پارتی لەبەر چاویەکە یەکیشان غیرەتیان نییە کورە لەو مەعاشی خۆیان لەو قوتی خۆیان قورئان دەستێ ڕیشی مەلا دەستێ جورئەتیان نییە دەرشێنە ئەو ئەوروپایە دەرشێنە ئەو ئەوروپایە ملحیدە کە لە ئەلف لۆیای هەمووی ملحیدە بە پێی قسەی خۆیان کەچی بەوەکو گەزۆش دەخۆن هەزار درۆژ دەکەن هەتا وەردەگیرێن بەس ئەوەشیان لا گرنگە نوێژ دەکەی یان ناکەی سەدامیش دەیکرد قاعیدەش دەیکرد داعش دەیکرد ئیلا ئیلا ئاخری برادەران من ئاخر زارە جوابی ئەوەی لۆ دەکەم با ئەگەر جورئەتی دەکاتن ئاخر زارە کردی نەیکرد ئەمە چی لێ بکەین ئەوە ئەمە تەلەفۆنم لۆ کردیە
کاکە بۆ دادخست بەڵێ داخرا ئەلو بەڵێ گوێم لێتە برا گوێم لێتە گوێم لێتە ئەلو نا ئەوە نێتی خراپە ئینسان بە وجدان بڵێ لێرە دەرەچێت نێتی خراپە کاک بەڵێ بەڵێ گوێم لێتە باشە مامۆستا دەکرێ مادام یەک ساعتیکە قسە بکەین دەگەی شوێنە چی لەبەر ئەمیش ئەو کاتەم نما مامۆستا کەی دەگەی شوێنە کە تا ئینسان قسە لەگەڵ بکاتە کەی دەگەی شوێنە کە تا قسە لەگەڵ بکە ئێستا خراپ نییە ئێستا خراپ نییە ئێستا شەبەکە خراپ نییە فەرموو باشە مامۆستا تو وا پیشاندایەمە تۆمەتمان لەو دروست کردیوە قسە ئەوە دژی دینین پەرەگرافی یەکەمی هەمووتان لەو ئاستە دەسوڕێتەوە ئەوە دژی خودا و پێغەمبەرن لە کاتێکدا ئەمە سەرنجێکماندا یەک دەقە تخوا مامۆستا با ڕێز و گفتوگۆ هەبی هەردووکمان لە ئاستە پەرەگرافی یەکەمی بەیاننامەکەت ئەوەیە دژی خودا و پێغەمبەرە مەسەلەن وا خۆتان پیشاندەن نوێنەری خودان نوێنەری پێغەمبەرن نوێنەری ئەوە ئاینەن لە کاتێکدا پرسیارێکم لێ کردی تا ئەی پرسیارێک لە سەدینی لێ دەکەم پرسیارێک مامۆستایانی ئاینی جێگیر و بە کوێرایی چای دوژمنان مامۆستایانی ئاینی جێنشینی پێغەمبەرانن ئەوە فەرموودەیە و گەیمان لێ نییە باشم پرسیارێکم لەسەر پرسیاری لێ کردی مادام نوێنەری خودا و ئەوەن بۆ جواب نادەیەوە مسیار چییە بۆی خەڵک بزانی چییە کاکە ئەلو ئافرەتێک پیاوی تەلاقی داوە یان زیا بووتەوە یان وەفاتی کردیا بار شێوازێک بێ پیاو دەتوانێت ئەو ئافرەتەی مارە بکاتن ئەگەر ئافرەتەکە ڕازی بێ پیاوەکەش ڕازی بێ مەرجەکانی مارەی تێدابێ بۆ نمونە دووشایی تێدابێ باوچی یان دایکی ئاگادار بێ باوچی ینی وەلی ئەمری باوچی یان برایەکی ئامادە بێ یان هەر وەلی ئەمرێکی ترە ئامادە بێتن و ئەو زەواجە کاتی نییە بڵێن کاتیە کۆمەڵێک لە زانایان دەڵێن دروستە کۆمەڵێکیشیان دەڵێن دروست نییە لەبەرەوەی ئەو مەقاسیدای ئەو مەبەست و ئامانجەی کە لە زەواجدا هەیە لە مسیاریدا نییە یعنی بەبێ ڕەزامەندی دایک و باوک ناکرێتن ئەو شتە بکرێتن دایک لە هیچ شوێن و جێگایەکی قانون و شەرع باز نەکراوە کە دایکی ڕازی بێ بەڵام دەبێ وەلی ئەمری ڕازی بێ وەلی ئەمریش پیاوە یان برایکی یانجا باوچیکی هەر کەسێکی ترە یعنی ئەڵا بێ ئافرەتەکەش لە پیاوەکەی جیا بێتەوە ناکرێت کچ بێتن ئەو شتا ئەو حاڵەتە ناکرێەوە کچ نابێ باشە و دیاردەگەلک زۆر بوو مامۆستا تو ڕێی چیە لەسەر مسیار یعنی بە خۆت قەت نەتکردیان باوەڕت پێ نییە چکو ئەلو هاوڕیانەوە ناکرێتن ئەو شێوەیە نازانم هاوڕیانێن بەڕاستی قەپاتی کرد ئەوە جارەی ئەوە نەبوو بە جارەکەی تر یعنی لەکنە من دەردەچێتن چکو ئاخر جار جەڕەسیلۆ لێدەن کاتێکدا دەنێن ئەگەنا یعنی من ناتوانم هاوڕێیان ئاگادارتان دەکەمەوە لەبەرەوەی قسەی ترم پێ نەما ینی بیکەم ئەوەی ڕێی خۆم بە ئەمە گفتوگۆ دەکەین لێرە هەمومان بە ئامانجی دیالۆگ وە لە ئاینی ئیسلامیش لێ دەرەوە جادل لەهم بالەتی هی ئەحسەنی
دەبی ئیسلامیەکانی شوابن ئەوانەی با ئەو کۆلکە ئەوانەی کە لایەنگری ئەوە نەک بە ناوی قورئان بێن قسە لەگەڵ ئێمە بکەن هەر یەکە و چکۆ ئیسلام هەزار فکرە با بڕوا بکە من شتە خوێنمەوە تێناگەم هەر یەکێنەوە ئەکە لەسەر سەرجی پێک نهاتینە حرامە یان حەڵاڵە لەسەر هەر یەکە و مسیار و سیغە و هەر یەکە و نەوعەچی هەیە هەر مەزهەبە ئینسان ناتوانێتن هەموو ئەوانەی ئەوە دەکەن ئێمە داتین گفتوگۆ بکەین لێکتر گشتین یعنی دانا نەفەرەک ئاتیستە ملحیدە کو ئیقناعی دەکەی بەو زمانە زبرە کو ڕای دەچێشی لەو خۆت چ پەیامەکت پێیە کورە هاوڕێیان لە بەوە نییە بڕوا بکە ئەو مەسیحیانە لە سەجادەکانی ئەوروپا دەسوڕێنەوە ئەزانی چ دەکەن دێن دەرێ وەختت هەیە دوو قسە لەگە بکەین لەسەر ئاینەکەی کە گوتت نیتم نیت دەڕوا قەتیش پێت نارێت و ملحیدی قەتیش پێت نارێ باوەڕ ئەو دێ تەسقیفت بکە بەداخەوە ئەنگۆ بەس تەشیر جوێن ئازنزم و تەنیا یەکێک ئەگەر گوتی نوێژ دەکەم ئیسلام ئیتر تەواو سەدامە ئەو هەموو سەرکردە دیکتاتۆریە مەسەلەن ئەو هەموو فاسد و ئارەخۆرانەیە خۆ ملیارێک و نیو ئیسلام هەیە لەو ملیار و نیوەی 100 ملیۆنی بە پێی مەبادیعەکانی ئیسلام ناجوڵێتەوە هەمومان دەزانین عەرەقە خۆر ڕادەبوێرن کاکە خۆ هەمومان لەو کوردستانەی بووینە لەوەتی ئەوە هەیە هەموو مەبادیعەکان مەجموعە کەس بە پاچی دەیت لە هەموو بیر و باوەڕێکدا ئەو مزایدانە چییە ئێمە هاتین گفتوگۆ دەکەین خەڵک ئاڵوگۆڕی بیر و ڕا بکەین تۆ ڕێیەکت هەیە من ڕێیەکم هەیە بەس دەبی ڕێز بگرین من بەشێک لە هاوڕێکانم ئیسلامین بەشێک لە هاوڕێکانم شوعیە بەشێک چەپن بەشێک لیبرالن بەشێک ئاتیستن کاکە ئەمە گفتوگۆ دەکەین یەک جار دەینە ژیان گفتوگۆ دەکەین ڕێیەکانی خۆمان ئاڵوگۆڕ دەکەین هەر یەکێ هەندە جێ لێ ڕایەگرم من جێ لە ئیسلامی ڕایەگرم جێ لە مەسیحیەک ڕایەگرم بڕوا گەشتی بروزی دەخوێنمەوە کەلتوری هەموو گەلاند ئەگەر وەختم هەبێ دەخوێنمەوە بۆی دەمێت تێبگەم لەو دنیایە ناکرێ ئەم شتەیان پێگوتم لە مناڵیەوە ئیتر هەر ئەوە بگرم ئەو عەقڵە خودا دایکێت و بۆی بیر بکەیەوە کاکە من ئاخر ئەی هاوار چۆن بڕوا بکەم بەوەی بوومە لەرزە لە ڕۆژ باکووری کوردستانی دەمە لە هەڵە گوتی غەزەبی ئیلاهیە ئەو پیاوە فەقیر و ژنانە ئی هەندێنە برێ غەزەبی ئیلاهیە لە گوندی لوبنانی نادا ئەو تورکیای پڕ لە فەساد نەوێندەر نادەچی لەو پیاوە و کوردە هەژارانە دەدا بڕوای پێ بکەم بڕوای پێ بکەم بڵێ بە نوشتە عیلاج دەکرێت لە کاتێکە هەموو مەلاکان دێنە ئەوروپا لە عیلاجی خۆیان نەک لە کوردستان هەزاران کیلۆمەتر بە تەیارە دەبڕن دێن لێرە بەس عیلاجێکیان بکرێت ئێکاکە گەدە تو بڕوایە چوات هەیە بە جدیمە بڕۆ بە نوشتە و دوعا لە خۆت ئیش بکە مێت زۆر خەستەخانە ئەو مۆبیلەی بەکارمەینە هەموو کەرەسەی ئامێرەکانتان ئی ئەو وڵاتانەیە ئی خۆی ئینگۆ نییە دێ ئەو وڵاتی هەزار ڕۆی دەکێتە بەس وەربژیری لەو وڵاتەی کە لە ئەلف لۆیای هیچی لەگەر ژینگەی ئیسلام ناگونجێ لەگەر ژینگەی وڵاتەکیان دروست کردیە ئەلمانیەکان دروستیان کردیە چەپەکان ئەو بەروبوومە ئینسانی هەیە لە دنیا کە خەڵک وەرە بزانە خاوەن پێداویستی تایبەت وەرە پیس وەرە یعنی ئینسانی بوون لێرە دەیبینی لێرە لە شەرق و لە زۆربەی ئەوە کان کەرامەتی ئینسانەکە دەشتێنن بە ناوی ئەوەی خێری پێ دەکەن ئینسانەکە گوایە ئەوەندە وەزعی خێر ئەلێرەوە نییە ئەو کۆمەکە دەدرێت بە هەموو خەڵکێک کە وەزعی خراپە پەناهەندەیە یعنی مناڵم لێرەك بەهەشتە هاوڕێیان نانە لێرەش دنیایەک نائەدالەتی هەیە کەم و کورتی هەیە بەڵام کاکە وەرە بڕۆ بزانە خاوەن پێداویستی چی هەیە لە کوردستان چی هەیە لە هەموو وڵاتە ئیسلامیەکان چی هەیە وەرە پیر و نەخۆش بزانە چۆن ژیانی بە مەلایین دۆلاریان لێ سەرف دەکرێت جاری وایە تاری خصوصی لە بۆ یەک هاوڵاتی پەناهەندە 4 کەس 5 کەس چوویتەوە کوردستان 4 کەس 5 کەس تارەی تایبەت چۆی نایتەوە کاکە منەوە ئینسانیەتەی دەبینم من ناتوانم شەطب لێ دەمەکوم گۆ بڵێم ئەوە وڵاتی کافر و ملعودانە من ئەوە نیمە ئەزانن کە وەختی منداڵ دەڕفێندرا چەند وەختی دژاتی مەسەلەن ئەو قورئان دەسووتێندرا کە من ئەو کاتی زۆر باسم کرد دژە دوو مەلا لە سوید داوایان لە خەڵکی ئیسلام کرد سوید بەجی بێلن یەک کەس نەڕۆی کاتش خۆش